دەزانین کە هەنگاوەکانی پێکەنانی حکوومەتی عێراق لەلایەن محەممەد شیع سوودانی دەستی پێکردووە بەڵام لایەنەکان ڕای جیاوازیان هەیە و لەو بارەی و هەندێکیان داوا دەکەن کە و پێگە و قورسایی لایەنەکان لە بەشداری حکوومەتی داهاتوودا لەبەر چاو بگرێت لەگەڵەوەش باز لەوە دەکرێت کە مەلملانەکان زیاتر لەسەر وەزارەتە سیادیەکانە ئەمە گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەین و ورتر باسی بابەتەکەکەین لەگەڵ میوانەکەمان کە جەنابیان ئاتا عەبدوڵڵا چاودەری سیاسی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانن. کاک ئاتا سڵاو لەوێ بەیانیت باش بێت. سڵاو لە جەنابتان بەیانی ئێوەش باش و بەیانی بینەرانیشمان لە کورسات نوویس باش. سپاس. کاک ئاتا سەرنج و تێڕوانین تۆ بۆ پێکێنانی خۆت بۆ ئەم هەنگاوانی کە دەنرێن بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق بچین. بە دڵنیایی ئێمە ئەگەر سەیری ڕابردووی عێراق بکەین و سەیری مێژووی نزیکی عێراق بکەین لە کابینەکانی پێشوو ینی هەمیشە ئەم حکومەتانی کە لە عێراق دێنەکایەوە بە شێوەی ئاسایی خۆیان لەدایک نەبوون و ئەماوەیەکی ویستووە بۆی کە بەژانی لەدایک بوونەوە بن تا دێنەبوون. بەڕاستی ئێمە ئەومان لە یاد نەچێت دوای ساڵێک و 3 ڕۆژ بە دەقیقی لە دوای هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراق ئەنجا گرێگوێری سەرۆکۆمار کرایەوە و تواندرا سەرۆکۆمارێک بۆ عێراق هەڵبژێردرێت کە ئەمە کردنەوەی گرێگوێرەیەک بووە هەنگاوێک بوو لە بەرەوپێشچوونی سیاسی لە عێراق. بەتاکید دوای ئەوەی کە ڕاستەوخۆ دوای هەڵبژاردننی سەرۆکۆمار کەسێک ڕاست پێدرا بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق کە محەممەد شیع سۆدانیە دڵنیاین لەوەی کە پێشتر جۆرێک لە ڕێکەوتنیان لێک تێگەیشتنیان دانوستانی هەبووە لەگەڵایەنەکانی خاوەنی کورسی لە پەرلەمان و لە ئەنجومەن نوێنەرانی عێراق بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەزانین لەسەر وەزارەتەکان دیسان مشت و مڕدێتە ئاراوە ململانی ناو شیعە و سونە و ڕەنگە با بڵێن تا حدێ کوردیش ینی بەجددی لەسەر وەزارەتەکان دیسان پێویستی بە ڕێکەوتنێکی نوێیە و پێویستی بە دانوستانی نوێیە بە تایبەتی ئەو وەزارەتانی کە وەکو جەناب لە پێشەکە باس کرد وەزارەتی سیادین ئەو وەزارەتە سیادیانە کۆمەڵێکن لەوانەی دارایی و نەوت و ناوخۆ و دەرەوە و تا حدێک پلاندانانیش و بەرگری ئەمانە کۆمەڵێک وەزارەتن کە هەندێک لەلایەنەکان ئەوانەی کە خاوەنی کورسین کویان کورسی زیاترەکان جۆرێک لە شەڕی لەسرە بەو پێی کە پێیان وایە لە ڕێگەی مزارتانەوە ڕەنگە بتوانن تەسیری باشتر بکەن لەسەر خزمەتگوزاری لە عێراقیان هەر هیچ نەبێ ڕۆڵی باشتر بجێڕن و بۆ ئەوەی لایەنەکانی خۆشیان بە جۆرێک لە جۆرەکان سوودی لێوەرگرن بۆ هەڵبژاردننی داهاتوو لە عێراق. باشە کاگە تا پێ دوایە حکوومەتی ئایندە حکوومەتێکی بەهێزە بێ؟ کاڕانکۆ بیرمان نەچی ینی بەجددی ئەمە هەموو ئەو حکوومەتانی کە لە یەک لە دوای یەک لە عێراق هاتوونەتەکایەوە ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ و گرفتی گەورە بوونێتەوە لە عێراق. عێراق بۆ خۆی عێراقی مفاجئات تا عێراقی تا ئێستاشی لەگەڵ بێ ڕەنگە بڵین خاوەن سیادە و سەرۆریێکی ئەو تۆی متەکامل نییە. خاوەنی وڵاتێکین بەداخەوە بەڵام بۆتە گۆڕەپانی تاودانی ئەسپی ململانی وڵاتانی ناوچەیی و دنیا. بۆیە لەو ڕۆوە عێراق ڕەنگە نەتوانێت بڵین ئەم حکوومەتەش فریاد ڕەسە بێ بۆ خەڵکی عێراق وە بتوانێت خزمەتگوزاری بگەێنێتە باشوور و ناوەڕاستی عێراق بە تەواوی یان هەر هیچ نەبێت لە ڕووی ئەمنی و ئیداریەوە بتوانێت کۆنتترۆڵێکی ئیداری باشی دەوڵەت بکە. من پێم وایە لە حکوومەتەکانی تر ڕەنگە باشتر نەبێ بەو پێی ئێمە ئەزانین ئێستا سەید موقتدا سەدر و ڕەوتی سەدر بە تەواوەتی دژایەتی خۆیان هەر لە سەرتاوە بۆ شخصی محەممەد شیع سۆدانی ڕاگەیان و بانگەشەی ئەوە شەکەن تشرینەکان کە ڕۆژی سێشەممە جارێکتر دێنەوە سەرجادە و ئەمە بۆ خۆی گرفتە ینی بەڕاستی بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە محەممەد شیع سۆدانی بەو پێی لە ڕابردوو کەسێک بووە زۆر گرفتی با بڵین گەندەڵی و فەسادی لەسەر نەبووە و بە جۆرێک لە سێبەری مالیکیشی ئەبینن ڕەنگە بڵین تا حدێک بتوانێت هەندێک هەنگاو بنێ کە دڵخۆشکەر بێ بە خەڵک. باشە کاک ئاتا دوێنێ دەبوو وەزارەتەکانێک لای بکرێنەوە بەڵام لەبەر کۆمەڵێک و کاردووە خرا بۆ بڕیارە کە سبەینە جا نازانین سبەینەش دەکرێت یا خۆچنا جام پرسیارە ڕێکەوەیە تا ئێستا کە ململانە لە نێوان لایەنەکاندا هەیە بۆ وەرگرتنی وەزارەتەکان یاخودۆ پۆستانەی کە بۆیان جانراوە ئەگەر هەیە سبەینێش دانیشتنەکە هەڵبوەشێتەوە یاخود خۆی هەر بە پێڕەوی ناوخۆی ئەنجومەن نوێنەران بە پێی نظامی داخلی پێویستە 72 سعات پێش دانیشتنی ئەنجومەن نوێنەرانی عێراق بەرنامەی کار و ئەو بابەتانی کە گفتوگۆی لەسەرکرێ بگاتە دەستی پەرلەمانتاران بۆی قسەی لەسەر بکرێتەوەتە ڕەنگە دووشەمە نەکرێ ینی بەڕاستی ئەوەش زۆر فرێنە کاتەگەر هەیە وەکو پێکێنانی حکوومەتەکە وەکو با بڵین هەڵبژاردننی سەرۆک وەزیرانەکە ئەوەندەی کاتی تری بوێت بگاتەوەی محەممەد شیع سۆدانی لە سەرەتا ڕایگەیاند من نەتوانم لە ماوەی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ کابینەکە تەقدیمی ئەنجومەن نوێنەران بکەم و دەنگی لەسەر ئەمە 10 ڕۆژەکە تێپەڕی و نەکرا بەداخەوە واش چاوەڕوانەکرێت لە 15 ڕۆژیشان نەتوانێت یان وەکو کابینەکانی پێشووتر بەشێک لە حەقی بە وەزارەتەکان
دوا بخرێ ینی بینیمان لە کابینەکانی ڕابردوو شاب بە یەک جەلسا یان بە یەک پاکێج هەمووی تەقدیمی ئەنجومەی نوێنەرانی عێراق نەکراوە و دواتر کۆمەڵێک وەزارەت لەوانە بەرگری و دارایی یان سیادیەکان بە تایبەتی ئەوەی کە ململانی زۆری لەسەر هێشراوەتەوە بۆ دواتر و بەجیا دەنگی لەسەر درراوە ڕەنگە محەممەد شایع سۆدانی بتوانێت بۆ پێکێنانی حکوومەتەکەی بۆ تەواوکاری ئەم کابینەیە بەشێک لە وەزارەتەکان ببات ئەنجومەی نوێنەرانی عێراق و دەنگی لەسەر بدرێ بەڵام جارێکی تر ئەمە بۆ خۆی گرفتێکە چۆن دیسان ڕێکەوتن ئەکرێتەوە لەسەر ئەو وەزارەتانە هەرچەنە جۆرێک لە جۆرەکان مخەیەریان کردووە لەوەی چۆن بتوانێت کاندیدەکان یان مڕەشەحەکان هەڵبژێرە بۆ پۆستە وەزاریەکان و بە حەقی بە وەزاریەکان بەڵام لەگەڵ ئەوەشا ئەو شخصانە لە ئەحزابەوە دێن لە سیاسەکانەوە دێن کەواتە بە جۆرێک لە جۆرەکان پێویستی بە ڕەزامەندی لایەنەکان هەیە ئەم کام وەزارەتە پێ ئەدرێیان کام وەزارەتە وەرەگرێ بۆیە ئاسان نییە ینی بەڕاستی عملێکە عملەیەکی قورسە نەک بۆ محەممەد شایع سۆدانی بۆ هەر شخصێکی تری کاریگەریش بێ لە عێراقا کە بتوانێت بە جەلسەیەکی پەرلەمانی تەواوی کابینەکە دەنگی لەسەر بدرێت باشە کاگەتا زۆر جارەوترێ بەڕێز سوودانی زیاتر کەسایەتێکی ئیداری ئەوەندەی کەسایەتێکی سیاسی بێ دەستنیشانکردنی ئەویش بۆ سنگ و قورسایی نوری مالکی ئەگەڕێتەوە کە کەسایەتێک بێ میشە کەسەکە لە سێبەری ئەما بێ ینی دوجارە وترێ ئێستا هەر نوری مالکی سەرۆک وەزیرانی ئایندە عێراقە بێ بەڵام بە شێوازێکی ینی قسەی و کاریگەرە بێ ئەمە لە عێراقێکدا کە مالکی دەزانین دوژمنی زۆرە سەدرەکان لەگە سەدرەکانە کێشەی بەردەوامی هەیە ئەمە ئەوها ئەچێتە سەر ئێمە بەتەشید منیش پێشتر باسم کرد ینی محەممەد شایع سۆدانی هەر چەند شخصێکە لەوانەی کە زۆر مەسەلەن دەنگۆی خراپی لەسەر نییە بەڵام جارێکی تر بۆ سەرکەوتنی قسەی خۆی مالکی وە لە دژایەتی کردنی بە جۆرێک لە جۆرەکان بەرامبەر بە سید مقتدا سەدر و بەڕەوتی سەدر محەممەد شایع سۆدانی تا حدێک ئەتوانین بڵین سەپاند یعنی هەر لە ئەوڵ معارزی هەبوو دەنگی ئەوە بەرز بووە کە نابێ ئەو بێ بەڵام مالکی ویستی وەکو تەحەدایەک محەممەد شایع سۆدانی دابنێ و تەرشیحی بکوە سەرکەوتووی بکات لە بەرامبەر ئەوەشدا فعلەن ئەو دەنگۆیانە هەن و ئەو قسە باسانە هەن محەممەد شایع سۆدانی ئەگەر کەسێکی لە ڕابردوو پاکیش بوو بێ بەڵام پێ ئەچێ ینی جۆرێک لە جۆرەکان لاواز بێ لە بەرامبەر مالکی و نتوانێت هەموو کاروبارەکان یەکلایی بکاتەوە ڕەنگە بۆ زۆربەی زۆری ئیشوکارەکانی عێراق بگەڕێتەوە بە مالکی بۆیە مالکی لە سێبەری خۆیان ئەمی داناوە بۆی وەکو جەنابەت فەرموود ینی زۆر تەواوە لە شێوە ناڕاستە و خۆکەیە هەر خۆی سەرۆک وەزیرانە بێ ینی بڕیاری کۆتایی لای خۆی ئەبێ بۆیە ڕاستە ئەمە هەیە بەڵام لەگەڵ ئەوەش ینی هەموو بڕیارێک لای محەممەد شایع سۆدانی نییە چونکە کۆمەڵێک بڕیار هەیە بە جەماعی لە ئەنجومەنی وەزیران دەرەچێ ینی بڕیارەکە بڕیاری تاکڕەوانن ینی پێویستی بە دەنگی زۆربەی زۆری وەزیرەکان هەیە لەگەڵ ئەوەشدا ئەگەر مالیکیش ینی بەڕاستی بتوانێت حکومڕانیی باش و ڕەشیدی عراق بکە لە داهاتوودا خەڵک ڕەنگە خزمەت گوزاری بووە خەڵک ڕەنگە پێویستی بەوە بێ لە ڕووی ئەمنیەوە ئیستقرارێتێکە بێ بیرمان نەچێ هەر ئەمڕۆ ینی هەر لە چەند سعاتی ڕابردوودا علی ئەزاری کە سەرکردەیەکی ڕێکخراوی بەدرە تیرۆر کرا یعنی عێراق ڕەنگە ئاسان نەبێ بە شێوەیەکی ئاسایی وەکو هەر وڵاتێکی تر بتوانێت لە ڕووی ئیداریەوە بابەتی ئیداری و لایەنە ئیداریەکەی لە حکومەتێکی ڕەشیددا بەڕێوە بەرێ بۆیە نەخێر وەکو جارێکتر من ئێڵێمەوە نەک محەممەد شایع سۆدانی لەم دۆخە ئاڵۆز و پڕچێشمە چێشمەی عێراقدا هەر کەسێکی تر بێ ڕەنگە بتوانێت هەر وەکو سەرۆک وەزیرەکانی پێشووتری پێ بکرێت باشە کاگاتا بابین باسی کورد بکەین کە ئەمەش بەشێکی سەرەکین لە پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراقا ئەوەی کە لەسەر کورد پێویستە بیکات چییە دەزانین کە لێستا هەر لایەنە و کۆمەڵێک وەزارەتیان بۆ دانراوە یەکێک لەوانە کوردەکە 4 وەزارەتی بۆ دانراوە ئەم ناکۆکی ململانیانە پێ دوایە تاکەی سەرک ینی بەداخەوە ئێمە ئەوەی کە ئەیبینین ئەوە گرفتە سەرچێکەیە کە هەموو جارێ باس کرا و تومانە ینی کورد ئەگەر لێرەش لە هەرێمی کوردستانیش جۆرێک لە ناکۆکی هەبێ لە بەغدایە گرتووتر بوو نایە پێمان خۆشتر بوو و بەڕاستی بەداخەوە چەند ساڵێکە و لە کابینی ڕابردوو لە دەورەی ئینتخابی پێشوشە ئێمە ئەوەمان بەدی نەکرد ینی کورد بە جۆرێک پەرد بووە و لەت بووە لەسەر زۆر شت کێشە و ئاڵۆزی کەوتۆتە بینیانەوە ئێمە بیرمان نەچێ ینی وەرگرتنی هەر پۆستێکی وەزاری یان هەر پۆستێکی لە ئەنجومەنی تەنفیزی لە عێراق پێویستی بە کۆمەڵێک خاڵە لە بەپێی کورسیەکانی پەرلەمانی یعنی ئێستا پارتی وێچێتی بەداخەوە ینی ئەوەی کە یەکلابەوە 4 کورسی یان 4 حەقیبەی وەزاری ئەدرێ بە کورد و ئێستا لەسەر ئەو 4 کورسیەژ یان لەسەر ئەو 4 پۆستەش با بڵین کوردیسان و ناکۆکی هەیە وەکو شیعە و سوننا
وەکو باسم کرد ڕەنگە پێویستی بە دانوستانی زیاتر بێ پێویستی بە ڕێکەوتنی زیاتر بێ بەداخەوە ئێڵم یعنی زۆر جار ئەوەی کە لە ناو کۆی خەڵکە کە بۆتە ئەوەی کە وەرگرتنی پۆستەکان نەیتوانیوە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغدا کە پۆز وەرەگرن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەێنێ ئەمە گلەیەک بووە هەمیشە ڕوبەڕووی پارتی وێچێتی کراوەتەوە ومێ دەکەین لە داهاتوو یان لەم دەورێژ ئەو با بڵین بیرکردنەوە حیزبیە تێپەڕێنن و بتوانن لە پێناوی بەرژەوەندی گەورەی هەرێمی کوردستانە تەنازول بۆ یەکتری بکەن کە پێم وایە تەنازول نییە و گەورەیە ئەگەر لایەنێک بەڕاستی نەرمی بنوێنێ لە بەرامبەر لایەنی شتر کە پێی وابێ ئەو ئەتوانێت خزمەتی باشتر تا تەسەور وایە بیکەن زەحمەتە ینی بەداخەوە ینی کوردیش هەروەکو هەر لایەنێکی تری عێراقی بەڕاستی من نایشارمەوە ینی ئیتر بە هەر جۆرێک لە جۆرەکان چاوی لە وەرگرتنی پۆستە ئەگەر بڕای وابێ پێشی وابێ ئەتوانێت لە ڕێگەی پۆستەوە کە ڕەنگە ئەمە لایەنێکی ڕاستیشی تیاابێ ینی تۆ ئەگەر ئەچیتە ململانی هەڵبژاردنەوە و کورسی بەدەسێنی لە ڕێگەی ئەو پۆستانی کە وەری ئەگری ئەتوانی خزمەت بە ئەو خەڵکانە بکەی کە دەنگیان پێداویان یان هیچ نەبێ بە هەرێمی کوردستان بگەێنی ئەمە ئەو لایەنەی ڕاستە بەڵام بەداخەوە زۆر جار ئەم ململانەیە گەیوتە حەدی ئەوەی کە کورد زەرری تیا کردووە بۆیە تەسەورە کرێ بە ئاسانی ئەمانیش مل نەدەن بۆ داواکاری یەکتر باشە کاگە تا وەکوە بینین کوردم جارە زیاتر ئەوێ جێپێ خۆی قایمکە لە بەغدا ڕەنگە بەراورد بە 4 ساڵی ڕابردوم جارە زیاتریش بێ هەوڵەکان 4 ساڵی ڕابردوو ینی تا ڕادەیەک مەسلەی سربەخۆیی بەنی هێشتا گەرم بوو بەڵام ئێستا تا ڕادێگەمە لە دڵی هەرتاکێکمانە ماوە بەڵام وەکو هەوڵی جدی ڕەنگە لە ئێستاە باز نەکرێ بۆیە کوردەوێ بە سنگێکی زۆرترەوە بچێتە بەغدا لە بەغدا جێپەی خۆی قایمتر بکە و لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتووە هەرێمی کوردستان بەهێز بکە پێ دوایە ئەم هەوڵانە بەکوێگە ئاکاتە ئەوەی کە هەرێم باشتر بتوانێت ئیدارەی خۆی بدا خزمەتی زیاتر بکە مافەکانی خۆی زیاتر بەدەستبێنێت لە بەغدا وڵا کاک ڕانکۆ بەچی ئەکرێ بە یەکڕیزی ئەکرێ بە یەک گوتاری ئەکرێ بە یەک هەڵوێستی ئەکرێ بە یەکگرتووی و پتەوی کورد ئەکرێ لە بەغدا ئێمە بیرمان نەچی ینی بەڕاستی ئەوەی کە ئەمجارە تۆزێک ینی کەمێک ئاهێکی بەبەر خەڵکایە ناوەوە جێی دڵخۆشیە با بڵین لە خولی ڕابردوو هەر لە هەڵبژاردننی سەر کۆمارەوە کورد لەت بوو ینی بەڕاستی بەڵام ئەم جارەیان بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە هاودەنگی لەسەر هەبوو لەسەر هەڵبژاردننی سەر کۆمار بۆیە ئومێ دەکەین لەسەر ئەم پۆستانی تریژ نەگەنە ئەوەی کە بیگەن نەمریشکە ڕەشە و بەرژەوەندی خەڵک لەبەر چاو بگرن و ئەو پتەویەی کە ئێمە ئەمانەوێ ئەو یەک و یەکگرتووی کە ئێمە ئەمانوێت لە بەغدا خەڵک بە چاوی سەر بیبینێەوە بە علەنی ئەوەی ئەلان بکەن لە واقعدا ئەوە بن کە خەڵک لیان چاوەڕوانەکە بۆیە ئەگەر یەکگرتوو نەبن وەکو هەمیشە و جارانی ڕابردوو کورد زەرری تیاکە ئەگەر یەکگرتوش بن هەمیشە ئەو قسەیە کراوە ینی بەڕاستی لەکوێ کورد یەکدەنگ بوو بێ لەوێ مافەکانی بەدەستێناوە لەکوێ پەرتەوازە بوو بێت لەوێ زەرری کردووە بۆیە ئومێ دەکەین ینی بەڕاستی بە تایبەتی پارتی وێچێتی کە دوو هێزی سەرەکی کاریگەری سەرگۆڕەپانی سیاسی عراقن و لە عراقیش ڕۆڵی گەورەیان هەیە و گوێیان لێ ئەگیرێ و خاوەنی کورسی زۆرن و خاوەری زۆرترین کورسین لە هەرێمی کوردستانیش بۆیە ئەو دوولایەنە بەڕاستی پێویستیان بەوەیە چیتر ئیتر بیر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بکەنەوە لە پێناو جێبەجێکردنی مادەکانی سەودچل پێشمەرگە بودجە بەڕاستی ئەو لە بابەتە هەڵواسراوانی کە تا ئێستش لە بینی کورد و عراقا بە هەڵواسراوی ماونەتەوە و بەپێی دەستور هەوڵ بدەن و هەروەکو سەرۆکۆماری فەخامەت سەرۆکۆماریش ئەوەی ڕاگەیاندووە و خۆشی حامی دەستورە پارێزەری دەستورە بتوانن هاوکار بن لەگەڵ ئەو بۆی بتوانن ئەو بابەتانی کە هەڵواسراون لە عێراق و هەرێمی کوردستان یەکلایی بکەنەوە و زۆرترین دەستکەوت بۆ خەڵکی کوردستان و لە ناویشانە بۆ عراقیش بەدەست بێن دەست خۆش سپاس بۆ عەتا عەبدوڵڵا چاودێری سیاسی ناپرسیارم نەمەوە دەستەکانە خۆش بێ بەخێر هاتیت سپاس بۆ ڕۆژکردنەوەکانت